بەڵام ئێستا پێتانەڵین زێر مەریجنی هەروە بەرز بێتەوە ئەکرێ دابەز جا ئەمە چیتان لێکرد تۆزبی گەڕێنەوە باقی ناکە هەر یەکەم وایە کێشەینی تەواو دەستخۆش تەوەن بەرزی ئاس کە تۆماری کردبێت 3991 دلار نزیک بۆ لە 3800 دلار پێشبینێکرێ بەرەو 4000 دلار بڕوا بەڵام دابەزینی زێڕیش ئەگەرێکی کراوەیە با بۆ نمونە بۆتان باسکەم ئۆسەی زێر لە ساڵی 2011 هەمان سیناروی ئێستا بەرزبوونەوەی لە ناکاوی هەبوو دەی گەیشتە 1800 دلار ئەمە بەرزترین ئاستی تۆمار کرد لەم خاڵانەی کە پێشتر نەیبینی بوو بەرزبوونەوەی تۆمار کرد بۆ 1800 دلار بەڵام بۆ گەبینن دابەزیێتەوە بۆ 1100 دلار تا ساڵی 2020 ساڵی کۆرۆنا لە 2011 تا 2020 زێر دابەزینی باشی بەخۆ بینی مەرجنێکە ئاستێکی نوێ تۆمارەکە جایەکتی دانەبەزێتەوە سەرنج بن ئەو ئاستە بەرزانی کە تۆماری کرۆ پێشتر نەیبووە دوایی چۆن دابەزینی تۆمار کرۆ بەڵام ناگەڕێتەوە ئاستی سفر بەڵام باشتر لێرەوە دیسان بەرزبوونەوە تۆمارەکە جارێکتر بە هەمان شێوە و باسی چیمان هەیە دواتر باسێکی 2024تان بۆ بکەم نزیکترین کاتی 2025 بۆ باسەکەم لە مانگی 4 لە مانگی لە 21 لێرا من پێم وتن نرخی زێڕگاتە 3500 دلار لە 25 4 گەشت ئەم لوتکەی بۆ تۆمار کردی باشە ئەم لوتکەیە لە 25 4 تۆماری کرد کە 3500 دلار بوو لەم ئاستانەوە بەرزبوونەوەی تۆمار کرد کە پێشتر بە خۆی نەبینی و بەڵام سەرنج بن ئەو دابەزینانی کە تۆماری کرد بۆ 3100 دلار واتە 400 دلاری لێ بووە لە مانگی 6 لە ماوەی 2 مانگە یەکسەر بەرز بووە و سەیرج بن بەردەوام بەرزوونزمی لە نرخی زێڕا هەبوو جا ئەمەی ئێستا کە بەرز بۆتەوە چییە؟ با بچینە دواتر کە بەرزبوونەوەی تۆمار کردووە لە مانگی 9 ڕێک ئەم مانگە لە کۆتایی هەشتەوە دەستی بە بەرزبوونەوە کرد نرخی زێر گەیشتە ئاستێکی بەرز کە ئەم نوکتەی ئێرە 3791 دلاری بەخۆ بینی ئەگە سەرنج بن ئەمە ئاستێکی نوێ بۆ زێر تۆماری کردووە بەڵام ئەگەر بەراوردی کەین بە کاتەکانی پێشتر لەم ئاستانەی کە نرخی نوێی بۆ تۆمار کردوین زێڕە بێ بگاتەوە ئێرە کە بریتێ لە چەند بۆ هەر ئۆنسێک بە لایەنی کەمەوە 3500 دلار ببینێ یاخود 3450 دلار ئێستا چەنە 3770 دلار وا دایبنێ 3800 دلار بێت ئەبێ بگەڕێتەوە بۆ 3450 دلار واتە لیرەی دووبێ ئەگەر 810 دلار بێ بگاتەوە 750 دلار 760 دلار یاخود 740 دلار کاگەرێکی بەهێزی شەو نرخە ببینێ و ئەمە دواتر بەرزبوونەوەی نێواتوار کاتە ئەم چارتە بێتەوە خوارەوە اینجا ئاراستەیەکی بەرزترمان بۆ تۆمارکە کە بگاتە 4000 دلار ئەمە بابەتی زێر